تا دێت حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم بارگرانی زیاتر بۆ سەر هاوڵاتیانی دروست دەکات. زۆری هاتنەوەی پارە لە پرۆژەی ڕووناچی وای کردووە هاوڵاتیان پەنا بۆ دانانی کارەبا بە وزەی خۆر بکەن. ڕۆژانە خەڵک داواکە لیستاخە شەمسی هەیە و ئەگە بە قەرزیش بێ ئامادەی بسی بەڵام هەندێک کەسێ بە قەرزیش پێ حسێن عەبدوڵڵا کە شارەزای سیستەمی کارەبای وزەی خۆرا دەڵێ هاوڵاتیان ئێستا زیاتر ڕوو لە دانانی سیستەمی سۆلار دەکەن، بەڵام ئەمەش بارگرانیەکی دیکەیە بۆ هاوڵاتیان. ئەو دەڵێت هاوڵاتی هەیە پارەی قەرز کردووە بۆ ئەوەی ئەو سیستەمەی بۆ دابنین. خەڵک ڕووی لە تاقی شەمسی کردیا لە ڕووی لە وزەی خۆر کردیا سەبەبەکە ئەوەیە کە پرۆژەی ڕووناچی گرانە، یعنی بەتایبەتی لەو ماگانی کە داشکانەکە لە سەنەما سعرەکان ئێجار بەسەکردنەوە یەکی دیکەش لەو فەیڵانەی کە کرایە وعدەی هەتا 400 وعدە لۆت هەبوو بە لە دوای یەکتی سەرف بکەیت، بەڵام ئێستا فێڵشکان کرد ئەو 400 وعدەیان دابەشی 30 ڕۆژی کرد کە ڕۆژی 13 وعدەی وەرەکەی ئەم 13 وعدەش بەڕاستی دەکاتە دوو گلۆپ و تەلەڤیزۆنێک ڕۆژانە گەر بەردەوام پێکەی، یعنی خەڵک لەوەش بەسەرەکەویتن بە 108 دیار بۆت عسابە بێ ئەم کاتەش هیچ کەسێک ماڵێک نابێ گەر گەیزێری پێ بکە لە 400,000 500,000 300,000 کەمتری بۆ نایەتەوە. هەر ئێستا پێشی قسە لە وەزەلامتان بکەم قایمەکمان کرد کابرا چوو دوو ڕۆژە بەدوای هەتا قەرزی پێ پێدا بوو، قەرزی کردیا 12 وەرقی ئاگام لێ بوو قەرزی کرد بوو کە توانی سیستەمێکی پێ بکڕیم بەبێ پاتری بەش لە ڕۆژی کە مانگیش کە بتوانانی قەرزیشکە بکە لەوەی بکە پاتریەکەش پێ بکڕی. خدای گەورە تەنها ئەبێ سکاڵای خۆمان بینە لای تو کەسی زوبێر باڵک هاوڵاتیەکی سۆرانە لەبارەی زۆری نرخی کارەبا دەڵێ حکوومەت زوڵممان لێ دەکات و یاری بە هەستمان دەکات، بێ منەتە لێمان و کارەبای گران کردووە و سکاڵامان لێوەرناگرێ، بۆیە سکاڵای خۆمان دەبەینە لای خوای گەورە. هەر خۆششتنێک نزیک 20,000 دینار ڕائەوەستیت لە نێو ماڵی خۆت وە لە دیوێشتر کێشەی خێزانی گەلێ گەورەی دروست کردوینە لە نێوان ژن و مێردان لە نێوان بووک و خەسوان ئەوانەی کە بەیەکەوە ئەژین چونکە بابەتەکە لە تااقەت چویتە دەرێ لە هێز چویتە دەرێ یاریکردن بە هەستی ئەم خەڵکە بەڕاستی شتێکی قبول کراونیە ئەتوو لە لایەک سێ مانگ موچەی خەڵکت نەدایە لە دیوەچی تیش پسوولەی کارەبا ئەگەر ڕێگەر پارەکەی پێنەدەی کارەبایەکەت لێ ئەبڕی وە لە دیوێکی خەڵک هەیە پارەی کارەبای لێ بڕاوە چەندین ڕۆژە سەردانی دائیرەی کارەبا ئەکاتن بەڵام پارەکەشی لێ وەرناگرن بەو زۆرە بێم نەتێی من ئەڵێم من داوا من ڕووم لە خوای گەورە ئەەکەم خدای گەورە نە ئیسا هەبوو نە موسا ئەچ خودایەتی خۆت هەردەکرد و ئێستاش تۆ لە هەمووان گەورەتری و تەنها ئەبێ سکاڵای خۆمان بینە لای تو کەسی تەرمیە سکاڵامان لێ وەرگری. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە بێڕۆڵی پەرلەماندا هەر ڕۆژە و بارگرانیەک بۆ هاوڵاتیانی دروست دەکات. بێڕە چاوکردنی داهاتی ماگانەی تاک نرخ بۆ خزمەتگوزاریەکاندا دەنێت کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە چینی هەژارن. ئەمە شوای کردووە ژیان بۆ هاوڵاتی ئاسایی ببێتە یەک پارچە بارگرانی. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام سۆران.